ماوەی 2 ساڵە بەشێکی زۆر لە نەخۆشخانەی گشتی شەهید پێشڕەو لە قەزای چەمچەماڵ مەترسی داڕوخانی لێ دەکرێت. هەر بۆیە لە ئێستادا ئەو بەشانەی نەخۆشخانەکە چۆڵ کراون و مەترسی داڕوخانی بەشەکانی تری نزیک لەو بەشانەش دەکرێت. نەخۆشخانەی گشتی شەهید پێشڕەو تاکە نەخۆشخانەیە لە سوونی قەزای چەمچەماڵ کە 220,000 کەس لە سوونی قەزای چەمچەماڵ سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکات وەکە تاکە نەخۆشخانەیە کە هەموو بەشەکان لەخۆ دەگرێت. ئەم نەخۆشخانە ئێستا مەترسی ڕوخانی هەیە کە بەشێکی لەناو بچێت. دیارە ئەم بەشە ئێمە ماوەی 2 ساڵە جامان کردوتە نەخۆشخانەکە. ئەم بەشە پێکاتوە لە 2 قاوش و 2 ژووری کارمەند کە ئەمە تەسیری کردوتە سەر خزمەتەکانی ئێمە. ئێمە ئێستا هەر ئەم بەشە کە جیابەتەوە زەرری لێ نەداوین. ئێمە کە ئەم بەشە بڕوخێت تەسیر دەکاتە سەر ئەو بەشێکی ئێمە خزمەتی تێدا دەکەین. ئێستا وەیە ئێمە ساڵی ڕابردوو کە بەڕێز کاک تۆڕێکەوت سەردانی چەمچەماڵی کرد ئەو بەشەمان بەسەر کردو بینیتی بڕیاریدا لیژنەیەک دروست بکرێت بۆ ڕوخاندن و دروستکردنەوەی ئەم بینایە. بەڵام تا ئێستا ڕۆتیناتی کتابەکان و نووسراوەکان تەواو نەبووە. نەخۆشخانەی گشتی شەهید پێشڕەو لە کۆتایی ساڵی هەفتاکانی سەدەی ڕابردوودا دروست کراوە. قایمقامی قەزای چەمچەماڵیش ئاماژە بەوە دەکات لە ئایندەیەکی نزیکدا سەردانی بەرپرسانی حکوومەت دەکەن و کێشە و کەم و کورتیەکانی بواری تەندروستی قەزاکەیان پێدەگەێنن و هەوڵ دەدەن ڕێگە چارەیەکی گونجاویان بۆ بدۆزنەوە. بواری تەندروستی بە دەرمان چارەسەر دەبێت، بە کارمەندی پێویست چارەسەر دەبێت، بە ئالێتی پێویست چارەسەر دەبێت. لە هەمووی گرنگتر بینە ئەوەندەی تێبینیم کردو سەردانی نەخۆشخانەکەم کرد بیناکان وەکو پێویست نییە و لە هەوڵدا دەبین هەرچەند تازە دەست بەکار بوومە بەڵام بەڵێن ئەوە دەدەم چیمان لە دەست بێت بە هاوکاری ستافی تەندروستی و بە هاوکاری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی پەیوەندی دەکەین و هەوڵ دەدەین تا بگاتە جەنابی کاقوبات هیمەتی جدی دەکەین بۆی بواری تەندروستی ئاوڕەشی جدی لێ بدرێتەوە. باهۆی بێپلانی حکوومەت لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکاندا بەشێکی زۆری ئەو پرۆژانە بە ماوەیەکی کەم دوای تەواوبوونیان چەندین کەم و کوریتیاندا سەر هەڵدەدات. وێڕای لێنەپرسینەوەی حکوومەت لە کۆمپانیاکان دواتر ئەوەی زەرمەندی یەکەمە تەنها هاوڵاتیانە. نەخۆشخانەی شەهید پێشڕەویش یەکێکە لەو گرفتانەی کە مەترسی لەسەر گیانی هاوڵاتیانی سنوورەکە دروست کردووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.